سنور گاوا شر دست پیکری هر عالی دگوت ام دو خزن شر يعني كيم باجو وبرفرحشي نما أفا سيمح درباس بون شر دريشة وما ترسي هيكو برفرح ترشي ببا لسرفي مشاري ميباني ما هي شيروان شميراني نويسكارو شروفكاري سياسي سليماني ميباني برس شميراني زور بخير بي بكردستان 24 دەمەوێت لە تۆ بپرسم کە وەکو شرۆڤەکارێکی سیاسی دۆخەکە چۆن دەبینی پێشبینی دەکەیت کە ڕۆشتنی موشەکەکان و هاتنەوەی درۆنەکان و ئەم هێرشانە بەردەوام بن لە نێوان گروپە چەکدارەکان لە عێراق و هێزەکانی ئەمریکا؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. لە ماوەی ڕابردوو ئەمریکا بە سێ مەرحەلە تێپەڕی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخەیان ئەو موشەکانی کەەوە ئەگیرانە سەربازگەکانیان. حاڵەتی یەکەم ئەوە بووکەوە لەگەڵ عێراقا بەتایبەت وەزارەتی خەزانەی ئەمریکی هاتن هەندێک ئینزاریان دایە عێراق لەگەڵ سوودانیا هەندێک دانیشتیان کرد و داوایان لێکردکەوە خۆی ڕاستەوخۆ ئەو کردوانە ڕابگرێ و تەنانەت وەزارەتی خەزانەیان گەنجینەی ئەمریکی تەدەخۆلی کرد و هەندێک کار و کاریگەری لەسەر $2 و بەهای دیناری عێراقی دانا. ئەوە کەڵکی نەبوو ڕۆشتە مەرحەلەی دووەم بریتی بوو لە بەرتیلدان لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو ئەمریکا بۆ یەکەمین جار لەگەڵ ئەو بارودۆخە سەختەی $2 و دیناری عێراقی ڕاستەخۆ لە ڕێگەی فڕۆکەوە بە نەقدی $1 لە ئەمریکاوە هێنایە عێراق. ئەمە وەک بەرتیلێکەوە بوو بۆ ئەوەی کەوە بەڵکو کاریگەری هەبێ ئەمەش کاریگەری نەبوو. مەرحەلەی سێم ئەمەیە ئەمریکا بڕیاری داوەکەوە خۆی ڕاستەخۆ بەهێز ڕوبەڕووی ئەو کردوانە بێتەوە سنوورێکیان بۆ دابنێ پاش ئەوەی کەوا تێگەیشت عێراق یان حکوومەتی عێراقی ئەو توانایی نییە. واتە لە هێزی نەرمەوە ڕۆشتە بەکارهێنانی هێزی زبر ئەو هێزە زبرێکەوە بە پێویستی ئەزانێت بە واتایەکی تر ئەمریکا ئێستا خۆی لە حاڵەتی شەڕە ئەبینێتەوە تێگەیشتووە لەوەی کەوا ئەم بارودۆخە پێویستە بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵا بکرێ و سنووری بۆ دابنرێ. بۆیە هەر بەم شکلەیەکەوە ئێستا هەیە بەردەوام ئەبێت ئەگەر عێراق یان گروپە چەکدارەکان هەوڵی ئەوە نەدەن یان سنوورێک بۆ خۆیان دانەنێن. بە قەناعەتی من ئێستا لە ڕابردوو جیاوازترە لە مانگی ڕابردوو لە مانگی تەنانەت لە چەند مانگی ڕابردوو جیاوازترە چونکە ئەوەی کەەوە بارودۆخێکەوە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگوزەرێ ئێرانیش هەڵوێستی گۆڕاوە. بۆیە لە ڕابردووە بەرژەوەندی ئێران ئەوە بووکەوە ڕاستەخۆ پێکدادان لەگەڵ ئەمریکایە دروست نەبێت لەبەر هەندێک دۆسیە هەرێماتی و نێودەوڵەتی و ناوخۆی ئێران. بۆیە هەندێک جار قائانیە هاتە بەغدا فشاری خستە سەر ئەو گروپە چەکدارانە بۆ ئەوەی کەەوە هێرشەکانیان بۆ سەر ئەمریکا ڕابگرن یان بۆ سەر هەرێمی کوردستانیان کەمی بکەنەوە بە شێوەیەک ئاڵۆزی دروست نەبێ. ئێستا هەردوو لە چ ئێران چ ئەمریکا نایانەوێت ئەم بارودۆخە هێور بێتەوە لەبەر ئەوەیکەوە هەردووکیان پێویستیان بەوە هەیەکەوە هێز لە سەرێکتر بەکاربێنن هەرێکێکیان ئەوی تریان بشکێنێ چونکە ئامانجەکانیان ئێستا جیاوازە لە ئامانجی مانگەکانی ڕابردوو بۆیە بەردەوام بوون ئەوە زیاتر مڕەجەحە. کەک شێروان ئانگۆ مەترسی زۆرترە ئەستە شەر بەرفەرەح ببە؟ مەترسی بەرفراوان مەبەست بوو؟ بەڵێ بەڵێ. نامەترسی بێگومان ئەو بەرفراوانی ئەو بارودۆخێکەوە ئێستا هەیە زیاترە وەکوتم لەبەر دوو هۆکار. هۆکار یەکەم ئەوەیە کە ئێرانیەکان ئێستا ئەیانەوێت یان هیچ نەبێ نایانەوێت سنوورێک بۆ ئەو گروپە چەکدارانە دابنێن ئەیانەوێت بە شێوەیەکی گشتی فشارێک لەسەر ئەمریکا دروست بکەن بۆ ئەوەی هەندێک بارودۆخێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە غەزەیە لە فەڵەستینە لە هەر شوێنێکی ترە بەتایبەت لە لوبنان لە سووریا بۆی کەەوە هێور بێتەوە ئەوەش پەیوەندی بە حوسەکانەوەی ئەمریکەکانیش لە حاڵەتێکە ئاژینکەوە پێشتر ناندیوە. ئەمریکیەکان ئێستا تێگەیشتون پێگەی ئەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە خەتەرایە بە مانای ئەوەی کە جاران تەنها چەند ساڕۆگرتنێک بوو لە عێراقا ئێستا ناوانیە ئەوەی کەەوە ئەمریکا لی ئەترسێ ئێستا ئەوەیەکەوە ئیسرائیل شکست بێنێت لەو جەنگەیکەوە ئێستا لە غەزە هەیەتی کە شکستی هێشێنا ئەو کاتە سنتەری هێز لە ئەمریکا سنتەری هێزی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکەوێتە خەتەرەوە و زیاتر دەرگاکە وڵا ئەبێ بۆ ئەوەی کەەوە لە ڕێی ئابوووریەوە چین و لە ڕێی هێزی سەربازی و سیاستەوە رووسیا بێنە ناو مەیدانەکە. ئەمریکا لەمە تێگەیشتووە لە دروستبوونی و دووجەمسەری ئەترسێ هەندێک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەویان ئەوێکەوە چین و رووسیا بێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دش بە ئەمریکا. لەبەر ئەوە هەردووکیان ئێستا ململانەکە سەختترە و زیاتر فراوانتر ئەبێ و بەم چاوەڕوانیە قەنەعەتم نییە کەەوە ڕابۆستێت. باشە کاک شێروان ینی پێشتر باست لەوە کرد کە ئێستا ئەمریکا خۆی دەپارێزێت لە عێراق. ئایا عێراق نایەوێت یان ناتوانێت کە هێز ئەمریکیەکان بپارێزێت لە عێراق؟ ئایا گروپە چەکدارەکان لەژێر هەیمەنەی فەرماندەی هێز چەکدارەکانی عێراقان نین؟
لە ڕابردوو کەوا ئەمە ئەوترا ئەیان و ئەوانەی کەوا ئەو جۆرە کردوانە جێبەجێکەنەوە لە دەرەوەی دەستگا ئەمنیەکانی عێراقن لە دەرەوەی حەشدی شعبین بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو دەرکەوت لەوەی کە کاتێکەوە پێرێ ئەو سەرکردەی کە تایبن و جەبا لەلایەن ئەمریکەکانەوە کوژرا لە بەغدا ئەمە دەرکەوتکەوە ئەمە قائیدی لیوایەکە کە لیوایەواتە لە حەشدی شعبیە بارگای ئاشکرای هەیە لە تەنیشت 300 متر لە تەنزیک لە وەزارەتی ناوخۆی عراقی بە ئاشکرا هاتوچۆکە کەواتە ئەمە هێزێکی فەرمیە کە هێزێکی فەرمیە بەشێکە لە حەشدی شعبی دەستگایەکی ئەمنیە لە حکوومەتی عراقی سەرۆکەکەی سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا کەواتە ئەمە فەرمیە بۆچی تا ئێستا سنووری بۆ دانانرێ لەبەر ئەوەی هاوکێشەکان لە مانگەکانی ڕابردوو وەکوتم نەرم بوو ئەکرا مامەڵەی لەگەڵا بکرێ بەڵام ئێستا زبر بۆتەوە هەردووکیان نینۆکی تیژی خۆیان دەرهێناوە عێراق ئێستا ناتوانێت سنوور بۆ ئەو هێزە چەکدارانە دابنێ بۆیە ئێستا ترسی ئەوەی هەیەکە تەنانەت ئەو لێدوانانەی ئەمڕۆ و دوێنێ محەممەد شاه سوودانی ڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەبوو ترسی ئەوەیان هەیە کەوا پێک دادانەکە بچێتەوە ساڵی 2008 و 2009 و 2010 چونکە هەم گروپە چەکدارەکان بە ئاراستەیەکی تیژە ئەڕۆن و هەم ئەمریکەکانیش بڕیانیان داوەکەوە هێز بەکاربێنن ئەگەر بچێتە ئەو بارودۆخە عێراق بەرگەی ناگرێ بۆیە ئێستا محەممەد شاه سوودانی ئەوێ سنوورێک بۆ ئەمەدا بنێ بە دوو حاڵەت یان ئەمریکەکان بڕۆن یان ئەوەیەکەوە ئەو گروپە چەکدارانە ڕابوەستن ئەو گەمەیەکەوە ئێستا شیعە سوودانی ئەیکا ئەو لێدوانە تونانەی کە توندانێکەوە ئێستا ئەیدا بەرامبەر بە ئەمریکەکان ئەوە ئامانجەکەیتی باشەکە شێروانگەر ئەمریکی بڕۆن ئەوە مەترسی بۆ ئەولەی عێراق بخوا دروست ناکە؟ بێگومان حاڵەتێکە ئێمە بزانین بوونی ئەمریکا یان بوونی سەربازگەری ئەمریکا لە هەر وڵاتێکە ئەوە خۆی بۆ خۆی هێز و پێگەیەکی سیاسی ئەداتە وڵاتە لە ناوچەکە زۆر لە وڵاتان کاتێکەوە ڕێکەوتنێک لەگەڵ وڵاتە گرتوەکانی ئەمریکاکەن بەشێک لە ڕێکەوتنەکە بریتە لە بوونی بە سەربازگە لە وڵات تورکیا بەو گەورەیەی خۆی ئەوە تا قاعدە ئەنجەلیک لە تورکیا هەیە و سەربازگەی ئەمریکیە بە ئاشکرا ئەوە زەرری عێراقە بۆیە عێراق زۆر دژی ئەوە نییەکەوە لەگەڵ ئەویان نییەکەوە هێزە ئەمریکەکان بڕۆن لەبەر ئەو هۆیە حاڵەتێکی تریش هەیە بۆ ئەوەی کەوا ئێمە ڕوون بین تەنانەت چوارچەوەی هەماهەنگی ئەگەر ئێستا ئێمە وەک ئەوان بیر بکەینەوە یان لە بە زمان حاڵی ئەوان قسە بکەین ئەوان ئەڵێن داعش یان هێزە تیرۆریستەکان بە شێوەیەکی گشتی CIA و ئەمریکایان لە پشتە بە معنای ئەوەی ئەگەر ئەمریکیەکان بڕۆن ئەوە دوور نییە بۆ ئەوەی ئەزیەتی عێراق بن بە زمانی ئەوان سەر لە نوێ گروپە چەکدارەکان بکەونەوە کردەی تیرۆریستی یان کردەی سەربازی دژ بە شیعایان دژ بە حکوومەتی عێراقی ترسی ئەوان هەیە ئەو کاتە دیسانەوە داوای ئەمریکەکان ئەکەن بێنەوە وەک چۆن لە 2014 داوایان کرد بێنەوە ئەوە شەرمەزارێکە بۆ عێراق لەوە تێگەیشتون و ئەژزانن بوونی ئەمریکا واتە هێز بۆ چوارچەوەی هەماهەنگی ئەوێ بمێنێتەوە دەسەڵاتی عێراقی لە دەستا بێ سوود لە ئەمریکەکان وەربگرێ بەڵام وەکوتم ئەو بارودۆخی ئێستا هاتووەتە ئاراوە پەیوەندی لە عێراق گەورەترە پەیوەندیەکی تەواوی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە ئەمریکا ئێستا عێراق لای بووە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووبوونەوە لە عێراق بەشێکە لە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە ئێستا عێراق جزئێکە نەک کل لە ئەو ڕوبەڕووبوونەوەی کەوا هەیە لە کۆتایە ئایا عێراق زەرەر ئەکا لە دەرچوونی ئەمریکەکان بە پێگەی سیاسی لە ڕووی ئابووریەوە بێگومان زەرەر ئەکا بەهای دیناری عێراقی شەگرێتەوە باشە بەڵام کاک شێروانیانی ئێستا وتت کە جزئێکە عێراق بەڵام ئایا ئێستا ئەوەی کە لە عێراق دەگوزەرێ ویست و خواستی عێراقیەکانە یاخود وڵاتانی هەرێمین ینی بە ئاشکرا دەگوترێت کە ئەو گروپە چەکدارانە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن کە ینی پەلاماری بنکەی ئەمریکا دەدەن لە عێراق بنکەی هێزەکانی ئەمریکا ئەمە خواستێکی عێراقیە ئەوە بێگومان ئەبێ ئەوە بزانین بەڵام لە کۆتاییە ئایا نوجەبایان حیزبوڵایان هەر کامێکیان بەشێک نین لە حەشدی شعبی ئایا حەشدی شعبی دەستگایەکی بە یاساکراوی پەرلەمانی عێراقی نییە ئایا لەلایەن سەرۆکایەتی هێزە چەکدارەکانی عێراقەوە سەرکردایەتی ناکرێ ئایا بە پارەی عێراقیەکان بە موازنەی عێراقی بودجێ عێراقی بەخێو ناکرێن کەواتە ئەو سیاسەتەی هەیە سیاسەتێکی فەرمیە ئەگەر حکوومەتی عێراقی بێدەسەڵاتە ئەو کاتە ئەبێ هەڵوێستێکی تری هەبێت شتێک هەیە ئێمە ئەلێرا پێویستە بۆی کەوالەی تێبگەین ئەویش ئەوەیەکە لە دوای کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی مهندس 4 ساڵ لەمەوبەر پەرلەمانی عێراق بڕیارێکی داوە کە بێ هێزە بیانەکان لە عێراق بڕۆنە دەرەوە بەڵام ئەوە تەنها دروشمە کەواتە شتێک هەیە لەم گەمە سیاسی ئێستا لە عێراقا کرێ ئەویش بریتە لە دروشم بازی ئێستا ئەوەیە کە بێ هێزە ئەمریکەکان لە عێراقا دەربچن هەندێک لە هێزە سەربازیەکانی ناو حەشدی شعبی ئەمایان کردووە بەکردەوە ئەیانەوێت دەربچن ئەم دروشمە عێراق چۆن خۆی لێ ڕزگار ئەکا
ئەوە مشکلەیەکە وا ئەزانم ئێستا محەممەد شیع سوودانی کاتێ ئەڵێ ئەمانەوێت ئەجندایان جەدۆلێکی زەمەنی کات دابنێن بۆ دەرچوونیان ئەوە دەرچەیەکی باشە بۆ نمونە ساڵێک دوی تەرسەی تر ئاها جەدۆلێک دابنرێت تا بارودۆخەکە هێور ئەبێت. دەست خۆش زۆر سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی لەگەڵمان بووی.